دیارە هەمان زانی کە 15 شوبات ڕۆژێکی ڕەشا بۆ گەلی کورد بۆ گەلانی ئازادی خواست ئەو پیلانگەڕێ نێو دەوڵەتیە ئیقلیمی کە بەسەر ڕێبەرەکەمانە جێبەجێ کرا. هەمومان نەزانین کە لە دروستبوونی پاکەکەوە لە دروستبوونی حرەکەتی ئاپۆچیە و پیلانگەڕی هەم نێو دەوڵەتی و هەم ناوخۆیی هەیە لەسەر ڕێبەرەکەمان لە نەوەنۆ پیلانەکە بە ئامانج گەشت و جێبەجێیان کرد. ئامانجیان لەم پیلانگەڕێ ئەوە بوو کە بەگرتنی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجالان پاکەکە هەڵبۆشێنیا لە ناوی بەنیا تەسلیمی بکەن بە جۆرێ لەو جۆرانی کە پێشووتر ئەزمونیان هەبوو بە نمونە لە حیزبەکانی باشووری کوردستان کاتێک کە سەرکردەکەیانە گیرا ئیتر ئاش بەتاڵیان بەو شۆڕش و تێکۆشانە کرد، بەڵام ڕێبەر ئاپۆ نەک بە تێکۆشانەکە بەڵکو زیاتر پاکەکە لە زیادبوو نابوو و پیلانگەڕەکەی هەڵوەشانەوە لە ناو زیندانەوە و بۆ بە تێزەکانی خۆی بە فکری خۆی بە تێکۆشانی خۆی لە زیندانی ئیمراڵی ئەو پیلانگەڕێ نێودەوڵەتی و ئیقلیمی هەڵوەشانەوە و خاوەن دەرکەوتن لە ڕێبەرەکەمان خاوەن دەرکەوتنە لە تەواوی گەلانی ئازادی خواست و گەلی کوردیش لە نێوێدا. بۆیە ئێمە هەموو ساڵێک لە 15 شوباتە لە یەکی مانگ تا 15 مانگ بە کۆمەڵێ چالاکی جۆرا و جۆر بەڕێواچێت بە سیمینار بە پەروەردەکردن بە چالاکی سەرشەقام بە مانگرتن بە دەرکردنی گۆڤار. ئێمەش وەکو ژنانی بە تەفگەری ئازادی و ژنانی باشووری کوردستان کە بەدەست پێشخەری کۆمیتەی ئازادی ڕێبەر ئاپۆ ئەم چالاکی مانگرتنەی لەم کات و ساتا ڕاگەیان، ئێمەش وەکو ژنانی تەفگەری ئازادی و وەکو گشتی تەفگەری ئازادی کە لە ناو مانگرتنەکە بەشداریمان کردووە، هەر یەکێکمان بەو پەڕی هێز و توانە و ئیرادەی خۆمانەوە کە دوو ڕۆژە لە ناو مانگرتنین مەبەستمان لەوەیە کە ئەو گۆشەگیری کە ئەمڕۆ لەسەر ڕێبەر ئاپۆ هەیە گۆشەگیریە لەسەر هەمومان، لەسەر تێکۆشانەکەمان، لەسەر فکرەکەمان، لەسەر دۆزی گەلی کورد و گەلانی ئازادی خواست. و ئامانجیشمان زیاتر لەوە ئەوەیە کە کاتی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجالانە ئەگەر ناتۆ و دەوڵەتانی ئەوروپا و دەوڵەتە ئیقلیمیەکان لەوە تێبگەن کە مافی مرۆڤ لەوە تێبگەن کە تەمەنی ڕێبەر ئاپۆ لە 70 بەرەوسەر ڕۆشتووە بە هەموو پێوەرێکی یاسایی و ئەخلاقی ڕێبەر ئاپۆ بێ ئازاد بکرێت و ئەو گۆشەگیری کە ئەمڕۆ لەسەر ڕێبەر ئاپۆیە لە ئیمراڵیە لە دروستبوونی مێژووەوە زیندانێکی وا نەبووە و گۆشەگیریکی وا جێبەجێ نەبووە کە لە هەموو مافەکانی خۆی حتا لە بینینی خانەوادا بینینی پارێزەرەکانی مەحروم کراوە. بۆیە ئێمە وەکو ژنان لەبەرەوە ڕێبەر ئاپۆ یەکەمین بیرمەند و فەیلسوف بوو کە دەستی بۆ دۆزێکی زۆر ترسناک و بە ئیرادەوە دەستی بۆ ئەو دۆزە برد کە دۆزی ژن بوو، ئازادی ژن بوو. ڕێبەر ئاپۆ لەمە لە هەموو فەیلسوفەکان جیاوازتر بوو کە ئەو ئەرکەی خستە سەرشانی خۆی بە فکری خۆی کە ئەمڕۆ ئەبینین ئێمەی ژنان لە ناو تێکۆشانە پێشنگایەتی بۆ ئەو تێکۆشانەکەین و بینیمان چۆن چەتەکانی داعش لە ڕۆژاوی کوردستان لەسەر دەستی ژنانە ئازاد کرا. بۆیە ژنان نەک تەنها لە 15 شوباتە بەڵکو بە هەموو تەمەنی خۆمان بە قەرزاری ڕێبەر ئاپۆ بە فکر و تێکۆشانەکە بینین هەمیشە لە ناو چالاکی و بەرخۆدانین. بۆیە ئەمڕۆ کە دوو ڕۆژمانگرتنمان ڕاگەیانوە مەبەستمان پوچەڵکردنەوەی ئەو پیلانگەڕەیە و کاتی ئازادی ڕێبەر ئاپۆیە، کاتی ئازادی جەستەی ڕێبەر ئاپۆیە و سۆزی شەدەین کە ئێمە وەکو ژنانی باشووری کوردستان وەکو ژنێکە لە ناو ئەو تێکۆشانە بە خۆشحاڵیەوە کە لە ناو تێکۆشانە بەردەوامی بە تێکۆشانە دەم بە ڕێبازەکەی دەم بە فکرەکەی دەم و هەتا هەموو ژیانی خۆمان بۆ ڕێبەرەکەمان بۆ فکرەکەمان لە تێکۆشانە بێت. ئامانجەم پیلانگەڕە هەمومان نەزانین کە پیلانگەڕەیەکی نێودەوڵەتی کە ئێمە تەنیا ڕێبەر ئاپۆ داوای چی ئەکات، تەنیا داوای مافی گەلی کوردەکە کە کوردیش وەکو هەموو گەلانی تر کە مافی هەبێت کە خاوەنی 60 ملیۆن کوردین بێ مافین، ئەوان ئەیانە نکۆڵی بکەن لە گەلی کورد، قڕکردنی گەلی کورد بکەن و لە زمانی لە کەلتوری لە فەرەنگی لە مێژووی دامان ببڕێن
نامێنن بۆیە ڕێبەر ئاپۆ قوڵ بووەوە لە ڕەگ و ڕیشەی مێژووی کورد لە مێژوو کە ئەمڕۆ گەلێک پێویستی لەم کاتا بەو تێکۆشانە هەیە کە گەلێک بێ گەلێکی خاوەن ئیرادەیە گەلێکە پێویستی بە ناسنامەی خۆی هەیە پێویستی کە خاکێک هەیە کە خاکی میزۆپۆتامیا گەلی کورد لەسەری ژیان دەکات پێویستە خاوەن لێ دەرکەوێت بۆیە ڕێبەر ئاپۆ کە وەکو تاکە ڕێبەرێک کە ڕێبەرەتی و پێشنگایەتی بۆ ئەو تێکۆشانە ئەکات ئەمە ترسێکی خستە ناو سیستەمی سەرمایەداریەوە لەبەر ئەوەی ئەم تێکۆشانە جیاوازە لە هیچ تێکۆشانێکی تر ناکە نە ڕێبەر ئاپۆ لە کەسە چێ نە کەسیش لە ڕێبەر ئاپۆ لە تێکۆشانەکەی ڕێبەر ئاپۆ چێت بۆ تا ئەلتەرناتیڤ بەرامبەر بەو سیستەمە کە ئێستا خۆی لە لێواری مەرگدایە لە هەڵوەشانەوەدا ئەبینین چۆن جیهان لە چ گێژاوێکی قوڵدایە ئەمڕۆ ئەم تێکۆشانە ئەلتەرناتیڤە بۆ بەدیلێکی هەم چارەسەریە بۆ ڕۆژهەڵاتی ناوین هەم بۆ هەموو جیهانی چارەسەری پێ ئەمەش ترسێکی گەورەی لە سیستەمی سەرمایەداری و لە دوژمنانی ئێمە و هەتا لە خیانەتکارانی ناوخۆی کوردستانیشی کردووە لەبەرەوە ڕێبەر ئاپۆ تەنیا بۆ گەلی کورد تێکۆشان ناکە ڕێبەر ئاپۆ تێکۆشانەکەی زۆر ئاشکرایە و فکرەکەی زۆر ئاشکرایە فکرێکی بۆ جیهانە کە داوای یەکسانی هاوسەنگی ڕەگەزیەکە تا داوای یەکسانیەکە داوای پێکەوە ژیانەکە داوای دیموکراتیەکە داواکە هەموو گەلان لەسەر ئەو خاکە بە یەکسانی و ئازادی پێکەوە ژیان بن و هیچ کەسێک هیچ نەتەوەیەک هیچ ئاین و ئاینزایەک کە غەدر لە یەکتری نەکات و سەردەستە و بندەستە نەبێ لە ناو تێکۆشانەکەدا بۆیە تێکۆشانی ڕێبەر ئاپۆ سەختێکی زۆری خستوەتە بەردەم دژمنەکانیەوە و بە خۆشحاڵیشەوە کە ئەمڕۆ ملیۆنان کەس پێشنگایەتیەکەوە لەناو ئەو تێکۆشانە چۆن ڕێبەر ئاپۆ پێشنگایەتیمان بۆکە خاوەن دەرکەوتنە لە ڕێبەر ئاپۆ و لە نێو تێکۆشانیشا جێگاگرێت پێویستە گەلی کورد بە تایبەتی کە ئێمە لە باشووری کوردستانین چۆن هەواڵڤیان خاوەن دەرکەوت لە ڕێبەرەکەی و ئەو شەهیدانەی تر لەم دوایەکە هەواڵ دەلال هەواڵ دەنیست و هەواڵ بەفرین چەندین هەواڵی تر کە لە باشووری کوردستانە پێشنگایەتی بۆ ئەو تێکۆشانە ئەکەن بۆ ڕێبەرەکان کەن خاوەن لێ دەرکەون پێویستە ژنانی باشووری کوردستان لەبەر ئەوەی وەک وتمان تاکە بیرمەندە کە لەسەر ژن و مافی ژن و ژن لە کۆیلەبوون لە عەقڵەتێکی پیاوسالاری بیپارێز ڕێبەر ئاپۆیە بۆی ئەرکی سەرشانی ئێمە ئەوەیە کە خاوەن دەرکەوتنین لە ڕێبەرەکەمان و لە فکرەکە و لەنا ئەو تێکۆشانەدا جێگا بگرین بۆیە ئێمە لە باشووری کوردستانەوە داوا لە هەموو خەڵکی باشووری کوردستانەکەین کە خاوەن دەرکەوتن بن لە ڕێبەر ئاپۆ بە تایبەتی ژنان کە ئێمە بۆ 15 مانگیش 15 شوات چالاکیەکی بەرفراوانەکەین داوا لە هەموو ژنانی باشووری کوردستانەکەین داوا لە هەموو ژنێکی خاوەن ماف دەکەین کە ئەمڕۆ مافی ئێمە لە باشووری کوردستانە ئەزانین لە چ دۆخێکی مەترسیدارایە ژن و ژن ئێستا هەر ڕۆژی ژنێک دەکوژرێ هەر ڕۆژی ژنێک دەستدرێژی دەکرێتە سەری و ژن بێماف کراوە بێڕۆڵ کراوە بۆ ئەوەی ئەو ئیرادە و ئەو خاوەن هێزەی کە 5,000 ساڵ پێش ئێستا لێمان زەوت کراوە پێویستە بەدەستی بێنینەوە و پێویستە لەناو تێکۆشانەدا درێژە بە تێکۆشان و کار و خەباتی خۆمان بین و خاوەن دەرکەوتنیش بین لە ڕێبەرەکەمان.